پڕ بە دڵ بە خێراتندان دەکەم ئەو ئێوارە خۆشەی زستان کە زۆر کەم هەڵدەکەوێت وڵات ئاوا خۆش بێ و هەواقی خۆش بێ ئێوە هاتوون لە ئەولاوە لە دوور و نزیکەوە کاتی خۆتان داوە بە ئێمە بەڕاستی جێگای منەتە منەتتان لەسەر ئەو شانانەم بەخێر بێن سەرسەر و سەرچاوم سپاس بۆ تۆ کاک فوادجان زۆر مەمنون لوتفت هەیە بەڕاستی من ئەوە نیم بەڵام هەر سپاس بۆ تۆ هەروەتر سپاس بۆ کۆنگەرەی نەتەوەیی کە ئەوە خەریکە دووبارە وەجوڵەمان دەخا لە وڵاتێکی وەکو بریتانیایە کۆبوونەوەمان بۆ دادنێ ماڵتان ئاوا بێ و سەرچاو من بەحسەکانم زۆر لە پێشدا ڕووسی ئەو قسانەی کە لە دڵمدایە وەکو نوقتا وەکو سەرەتایەکان بۆتان باز دەکەم بەوەی کە بزانن کە بە خولاسەیی مەبەستم چێت تووکات دواتر ئەگەر جۆشتان نەدا بە قسەکانم ئەو خطوتەتان هەر لەبیر دەمێنێت بەحسەکەمانەوە بوو کە هەروەکو کۆنکەنەکە داوای کردووە و بەحسەکە یەکێتی نەتەوەیی چۆن دروست دەبێت من ئەو خاڵانەی کە دامناوە بۆتانی باس بکەم زۆر بەسەری خاڵەکان دەڵێم بۆ تا ئێستا چێ نەبووە بۆ تا ئێستا دروست نەبووە یەکێتی نەتەوەیی پرسیارە کەمیشە لە لای من زەقە ئێمە خەریکی خەباتی ئازادی خوازین یا خەباتی سەربەخۆیی خوازی ئەم پێم وابێت تا ئێستاش نەسەرکردەنا ئەمن دوای دێمە سەر بەحسەکانی دەمەوێت خەسارناسێکی زۆر خێرە لەسەر هەشتا ساڵی ڕابردوو بە تایبەت لە ڕۆژهەڵات ئەم پێم وانە بوو ئاوایە پێم وابوو من چونکە بە حکمیەوەی کە خەڵکی ڕۆژهەڵاتم دەبێت لەسەر ڕۆژهەڵات قسە بکەم بەڵام زۆرتر لە باشوور شارەزام تا لە ڕۆژهەڵات بەڵام دەمەوێت خەسارناسێکی خێرا بکەم لەسەر ڕۆژهەڵات دوایوی تەوژمی کوردایەتی لە دوای ڕاپەڕینی ساڵی 92 بە میدیاکردنی گوتاری نەتەوەیی کوردی بە تایبەت لە 92 بە دوای هاتنەکایەی شتێک بە نێوی تەلەڤیزیۆنی ئاسمانی کورد بە ناوی میتیوی من قەت قسێکی هەواڵێکی زۆر خۆشەویستی خۆم مامۆستایە کە مامۆستام بۆ بەداخەوە پێرارەکانە ڕۆیی بەسەرەتان بەجێ هێشتین ئەویش کاک ئەمیری حەسەنپور مامۆستای زانکۆ بوو لە تۆرنتۆ لە کانەدایە ئەمن لە بیرمە لە 93 بانجان کردبوو بە بروکسێل لە مێتیوی زۆر خۆش باسیەوەی کرد کوتێگە کورد لەسەر عەرز ناسنامەینێ ئەمڕۆ لە مانگیلە بە ساتەلایتی دەکوت مانگیلە وشەیەکی کوردی بۆ ساز کرد بوو لە مانگیلەدا ناسنامەی کوردیمان بۆ دروست بوو یعنی ئاوا بە گەورەی باسی میدیای کرد یەکێک لە خاڵەکانی دیکە دەمەوێت باسی بکەم بە حیزبی بوون یانەتەوەی بوون من پێم وابێ ڕۆشنبیری کورد حیزبی لە دایکی لە بابی لە خاچی لە نیشتیمانی لە دایکی نیشتیمان حیزبی زۆرتر خۆشتر دەوێت ئێمە ڕۆڵەی دایکی نیشتیمانین یا خزمەتکاری سەرۆکێک ئەو بۆ من جێگای پرسیارە کە ئەمە چەندە فکری دایکی نیشتیمان داین و چەندیش دە فکری ئەوە داین کە خزمەتکاری سەرۆکەکەمان یا سکرتێرەکەمان بین دوای زیاتر لە 100 ساڵ یا باشتر بڵم 500 ساڵ دوای شەڕی چاڵدرانەوە لە دابەشبوونی کورد 100 ساڵە بووین بە 4 پارچەی ڕەسمی دەوڵەت نەتەوە وەک ئێران عێراق سووریا ئەوە کە دروست بوو لە سەردار و پەردووی عوسمانیدا ئەو وڵاتانە دروست بوون دوای ساکس پیکۆوانە ئەمن پرسیارم هەیە بەڕاستی ئێستا و دەمانێت قسەی لێ بکەینەوە پێم خۆشە ئێوەش بەشدار بنە من سعی دەکەم زۆر زوو لێی ببڕمەوە بەڵامی تر بۆیەش ئەو خطوتانەتان بۆ باز دەکەم بۆی کە ڕووسێکتان بدەمێ بۆی کە بزانن چی لە دڵی مندایەوە دەمەوێت چی باز کەم ئەگەر تریاژ نەکەوتم لە عەقەب ڕووسەکەتان لەلایە ئەویش ئەوەیە کە ئەرێ بەڕاست ئێمە ئەو 500 ساڵە یا ئەو 100 ساڵە ئێمەی کردووە بە چوارنەتەوە یا هەر ئەو خۆشی و شیعار و مزایدەکردن و ئەوانە و کورد و یەک پارچە یا کامیانی یەکێک لە خاڵەکانی دیکە ئێمە
وەکو زۆربەی نەتەوەکانی دیکە لە سەدەی پێشوودا لە هەزارەی پێشوشدا کە دەورانی شۆڕژگێری بوو زۆر وڵات و نەتەوە بە دەورانی شۆڕژگێری بوون بە شت هەر وەکو وڵاتانی ئاسیای دوور وەکو لاتین ئەمریکا وەکو زۆر وڵات بە شۆڕژگێری بوون بە شتێک ئایا ئێمە وەکو کورد زۆر زوو دەستمان لە شۆڕژگێری هەڵنەگرت زۆر زوو شۆڕژگێریمان فڕە نەدا زۆر زوو پەنامان بۆ گەندەڵی و بۆ پۆست و پارە و مقام و ژنهێنان و سەیارەکڕین نەبرد ئەم پێما بەش بە حاڵی خۆم پێما بە دوای 92 کە شۆڕشکی ڕاپەڕین لە باشوور کرا ئەگەر ئێمە بەردەوام باین لە خەباتی شۆڕژگێری پێما بێ وەزعمان باشتر دەبوو لە ئەوڕەکانە دوای یەکێک لەو شتانەی دیکە کە پێم خۆشە باسی بکەم مەسەلەی چەبوون و کۆمونیزم دوای شۆڕشی خوشکەمێری باسی کرد شۆڕشی ئۆکتوبر لە سۆڤیەت لە هەزارەی پێشوو بەڕاستی کۆمونیزم و چەپ حیزبی شوعیەکان حیزبی توودا چریک ئەو هەموو حیزبانە ئەوەی لە حیزبی کۆمونیست لە ئیستانبول ئەرێ ئەوانە کێشەی نەتەوەیان بۆ ئاسان کردینیا بۆیان زەحمەت کردینیا چ قازانجێکیان هەبوو بۆ ئەوەی کە ئێمە زۆربەی نوخبەی کورد لە سەدەی پێشوو کوردایەتیمان لە بیرچۆوە بووین بە مارکسیزمی 24 عیار و بووین بە کۆمونیست لە ئێرانی کۆمونیستتر و لە تورکیای کۆمونیستتر و لە حیزبی شوعی کۆمونیستتر لە ماوە 80 ساڵی ڕابردوو کوردی ئێران زۆرتر بەلای ئێرانی بوون دایخستۆ وەکو بوون بە توودا بوون بە چریک تەنانەت حیزبی دموکراتیش دەڵێ من ئێرانیم و دموکراسی بۆ ئێران و خودمختاری بۆ کوردان و ئەم جورە قسان ئەو شعارەی کە زیاتر لە 40-50 ساڵ زیاتریش هەتا ئەو ئاخرانە بە لاساکردنەوەی باشوور کوردی ئێران خەریکە فدرالیزم دێنێتە ناو بەرنامەی خۆی حتا حیزبی کۆمونیستی ئێران ئەوەی کە دادەمێری دەزانێت کە حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵی شۆڕژگەر بوو کردیان بە حیزبی کۆمونیستی ئێران کە 4 دانە عەزەمیشمان هەر لەگەڵ نییە ئێستاش لەگەڵمان نییە بۆ گەیشتن بە گوتارێکی نەتەوەیی پێش هەمووشت دەبێ حیزبایەتی کاڵکرێتەوە واتە حیزب ئامانج نەبێ و کەرەستە بێ بەرژەوەندی نەتەوەیی لە دەستوری هەموو حزب و تاکێکی دابێت حتا قۆناغی ڕزگاری وڵاتێکی سربەخۆ حەقە بە دەستوری ئەولەویەت کار بکرێ و گەندەڵی و تەمبەڵی و لەشپەرستی لە هەموو کووردا حرام کرێت ئەوەی ئەمڕۆ لە باشوور ڕوودەدا مەسرەتی زۆری بۆ دەکەن ئەرێ بەڕاست جاییزە یا شتێکی زۆر پێویستتر هەیە هەر لە پەروەردە و ژێرخانی ئابووری و ئاوەدانی و یارمەتی و پارچەکانی تر لە ڕۆژهەڵات لە ئێستاوە گەندەڵی هەموو حیزبەکانی داوەشاندووە ئەمن پەروەردەم نییە مەکتەبم نییە نەوتم نییە منداڵە ناسک و نازدارەکانی پۆلی یەک و دوم خۆی پێگەرمکەنەوە بەڵام بە هەزاران هەزار مۆنیکا و وەنە و شەو ئێستا بۆتە ڕانز ڕۆوێر و نازام چی ئەمانە زیادەکانی کوردستانیان داگرتووە کامیان ئەولەویەتە ئەو ڕۆکانە تۆ لە ماڵەدا نانت نەبێبی خۆی ئەرە نانەکە بکڕی باشە یا بچی مەسەلەن قەمسەڵەیەکی 2000 پاوەنی بکڕی ئەوە پێی دەڵێن ئەولەویەت بەخوایش و پاڕانەوە زیاتر لە 200 بۆ 300 کەس کۆکردنەوە لە هۆڵێک باسیەوە دەکەم کە من لە 2013 لە کۆنگەرەی نەتەوەیی بووم کە هەر کۆنگەرەی نەتەوەیی شەرکەنەکە و برادەرانی پەکەکە پێی هەستان لە هەولێر لە هۆڵێک پڕ لە ئەجێندای داگیرکەر بێگانە سیخڕ و ئەملا ئەولا کۆ دەکەینەوە لە هۆڵێکی گەورەدا یەکێتی نەتەوەیی و کۆنگەرەی نەتەوەیی چۆن چێ دەبێت ئاوە بەوانە ئەوجار ئێمە جارێ هەموو جارێ شەڕمانە کە 300-400 کەس داوت کراوە ئەو هەموو حیزبە هەموو پێیان خۆشە لە ڕیزی پێشەدانیش جارێت بە فکرێک بۆ ئەو بکەینەوە ڕیزی پێشی کورسیەکان فراوان بکەین ینی وردەوە دەکۆبوونەوەکان لە باتێکە بە درێژایی بێت بە پانەوە بێ بۆی کە هەموو سەرکردەکان لە پێشە جیان بێتەوە جا بۆ ئەم پێم وابێ کۆنگەرەی نەتەوەی ئاوات چێ نابێت دەبێ گوتارێک چێ بێ بەرژەوەندی هەموو پارچەکانی تێدا بێت قەزیەیەک دروستکەین قەزیە کە بتوانێت دەوریەکمان کۆکاتەوە و فەراگیر بێت و هێژمۆنی و کاریزمایەکی هەمەگیر بێتە ئاراوە بۆ هەموو لایەک پیرۆز و مقەدەس بێت زۆر جار لە حاڵەتەکانی وەکو ئەمڕۆی کورد ئەوە قەناعەتێکە ماوەیەکی
هەژنۆدە ساڵە پێگەیشتوم ئەم پێم وایە دموکراسی زۆر جار حەل نییە ئەم دموکراسی کە بۆ تەباو لە نێو جال خەڵکی کورد و لەناو شەقامی کوردیدا زۆر جار ئیش بەو دموکراسی ناڕۆ جا بۆیە بە من ئاوا دەست پێ بکەم هەواڵان بەڕاستی ئێمە چیمان دەوێت ئێمە وڵاتێکی سەر بە خۆمان دەوێت دەوڵەتمان دەوێت یا ئێمە مافی هاوڵاتی بوون و ئازادی خوازیمان دەوێت ئەگەر ئێمە بۆ دوای مافی هاوڵاتی بوون سیتیزن شیپ ئەوە دەکەین با پێم خۆشە زۆر کوردی قسە بکەم ئەگەر بە تەمای ئەوەی کە هاوڵاتی دەرەجە یەک بین ئەمە زۆر لە بەشی دنیاە ئەو مشکلەی هەیە کەوابێ ئێمە دوور لە ئەوە نین وەکو هەموو ئێستا ڕەنگە 4-5 ساڵی دیکە لەو بریتانیایی شۆڕش دروست بێت ئەو گەنجانە ڕاڕازین بە حکوومەت و بەدەسەڵاتوانە ئێستا ئانارشیزمێک لە دنیادا دەستی پێکردو کە گەنجان زۆر بێزارن لە دەوڵەتەکان کەوابێ ئەمە شتێکی هەمەگیرە بەڵام ئەگەر خەباتی سەر بەخۆی خوازی بێت ئەمە ئیتر مختصی کوردە ڕەنگە زۆر کەم نەتەوە لە دنیادا ما بێت ئەو ڕۆکانە ئەگەر دەوڵەتیشی نەبێ بخوازێت دەوڵەتی هەبێت یەک لەو نەتەوانەی کە لەولای باز دەکا کە بە تەمای دەوڵەتی کوردیە یا دەوڵەتکردن نەتەوەی کوردە ئەمن پێم وابێ لە پێدا دەبێ خۆمان ساخکەینەوە مەسەن ئێستا ئەمن ئەوەندەی کە شارەزام کوردی ئێران بەڕاستی دەڵم جۆ مەدەنە ئەوەی فەیسبوکی و دوای مەسەلەن ئاڵا و ڕەفراندۆمی کاک مەسعود و نازانم سەر بەخۆی ئەو جورە شتانە دەکەوێت بەڵام بەعام ئیلیتی کوردی لە تاران لە تەورێز لە سنە لە کرماشان ئەمن وای لێ حاڵیم ئێستاش خۆی بە ئێرانی دەزانێت بە تەمایە خەباتێکی ئازادی خوازی بکات لە دەستی مەلایان ڕزگاری بێت بۆیە ئەم دوو فەقەرەیە زۆر جیاوازن لە یەکتر کە تا ئێستا کوونێش ئیلیتی کوردی پێی لەسەردا نەناوە ئەرێ بەڕاستی کورد بەعام هەر 40 میلیۆنەکە نەتەوەیەکی ئازادی خوازە یا نەتەوەیەکە کە تەنیا و تەنیا نانی بەلاوە گرنگ نییە کەس لە برستان نامرێت لە کوردستان چونکە ئێمە سۆمالی و ئەوانە نین لە برستان بمرین خەباتی نان و مان و شتیوانێ لەلایمە یا ئایا واقعەن خەبات دەکا بۆ فەقەرەکانی دیموکراسی بۆ ئازادی بۆ ئینتخاباتی ئازاد بۆ ئەوەی کە سەرۆک کۆمار بۆ خۆی دابنێ یا ئەوەی کە ئەو ڕۆژانە بە تایبەت لەو چەند ساڵی ئاخریەوە ئەو بایە لە هەولێرەوە دێکە کاکە ستان پێداوە جارە بە دەوڵەتەکەمان دروستکەین جا دوایە کێشەی فەقیر و دەوڵەمەند و ئازادی و زمان بڕین و ئەوانە حەل دەکەین ئەمن بۆ خۆم ساغنین بەڕاستی دەمەوێت ئێوە بێن دەو بەحسەیدا بەشداری بکەن کە ئایا ئێمە ئەگەر مەسەلەکە فەقەت و فەقەت جارێت دەوڵەتی کوردیە هەموو کێشەکانی گەلی کورد لێگەڕین بۆ دوای دەوڵەتەکە دوایە کە دەوڵەتەکەمان دروست کرد ئەو جا حکوومەتەکان بڕوخێنینەوە ئەمە پێم خۆشە لێرەدا بەڕاستی بگەینە قەناعەتێک پێکەوە دیالۆجێک دروست بێ لەسەرەوەی ئەو بەحسا کە جارێ لە هەموو شتێک بگەڕێن لێی گەڕێن دووسێ سەرکردا بە کەیفی خۆیان چیان پێخۆشە بکەن بەڵام دەوڵەتەکە با بۆ دروستکرد ئەمە زۆر جار ئەو مەسیجانم بۆ دەهات زۆر بە تایبەت جاران کە چالاک بووم لە فەیسبوک ئێستاوە 2 ساڵە نیم زۆرم بۆ دادەهات کاکە تۆ لێی گەڕێتارە با حکوومەتەکە دروستکەین با دەوڵەتەکە دروستکەین با بۆ خۆمان ناسنامەمان هەبێت جا دوایە باسی ئەو گەندەڵی و مەندەڵێ دەکەین ئەمن دەوەیدا بەڕاستی پێم خۆشەیەوە بەشداری بکەن کە بزانن چ دەکەین لەسەر خەسارناسیەک لە ڕۆژهەڵات دیارە خۆ مەسەلەی باشووری شەر ئەوەیە بەڵام بریا کە عوسمان هاتبایە لەسەر باکوور زۆر تژمان قسە کردبایە کە ئەو تەوەرێکی جیاوازە ڕۆژهەڵات و باشوور زۆر لێک نزیکن لە زۆر بابەت چ لە باری فەرهەنگی کولتوری خەباتی سیاسی خەباتی چەکداری ئەوانە چونکە حقیقەتەوەی لە کۆل لە دێر زەمانەوە بە تایبەت لە باشوور خەباتی چەکداری هەموو شتێکی داگرتووە خەباتی چەکداری هەموو عیارەکانی مرۆڤایەتی و ئەوانەشی زۆر جار باڵی بەسەردا کێشاوە لە ڕۆژهەڵاتی شەرعینیشت بۆیە دەتوانین بڵین یەکسوونێکی زۆر هەیە بەڵام حقیقەتان پێ بڵم
لە دوای کۆمەڵی ژێکاب لە ڕۆژهەڵاتی لە ڕۆژهەڵاتی هی ناخۆشە کاک شەپۆل ئەرێ بڵم چی کاک شەپۆل چم کود ئەمە نەخۆنم کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستانم کودە تۆ ئەوە نەم کود کوردستانی ڕۆژهەڵات یانی دوو بێتە چوار باشە بە خەت دڵی کاک شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستان دوای کۆمەڵی ژێکاف ئێمە چمان کردووە خۆ تاریخی مێژووی 80 ساڵ لەوەی پێش ئێستا ئەم ڕۆکانە 70 ساڵ دەگوزارێت لە کۆماری کوردستان یا کوردستانی کۆماری مابەت حقیقت ئەوەیە کە کوردی ئێران خەباتەکەی لە چوارچێوە ئێراندا بۆ خەباتەکەی نەتەنیا لە چوارچێوە ئێران لە چوارچێوەی حیزبێکی ڕەویزیۆنیستی حیزبێکی تەواو شۆوێنیستی ئێرانی بە نێوی حیزبی شووعی یا حیزبی توودەی ئێرانێدا بووە دکتۆر ڕەحمانی قاسملو کە هەموو گەلی کورد شانازی پێوە دەکا حتا ساڵی 71 ئەندامێکی چالاکی حیزبی توودە بووە کەوابێ ئێمە تا ئێستا کوونێش لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ژێر هەیمەنە و سەیتەرەی ئێرانی بوونی خۆمان نەمانتوانیوە هەنگاوە بچینە پێشت هەرچەند حکوومەت بە دوای حکوومەتدا لە ئێرانەیە هەرگیزا و هەرگیز کوردی بە هاوڵاتی دەرەجەیەکی خۆی دانەناوە هەر وەکو تورکیاکە چۆن تورکی شاخین ئێمەش لە ڕۆژهەڵاتی کوردستان کوردێکی لادێیی گوندی ئاوایان پێکوتین هەر ویستویانە تۆزە مەسەلەن دەستێک بە سەرماندا بێنن یا تۆزێک بە کەرمان بزانن ئاوی کورداوی بە غیرەت و سنوور پاوڕێز و ئەو قسانەیان کردووە کە هەمومان دەزانین درێ بەڵام ئێمە وەکو سەرکردە حتا ساڵی 79 یەک تاقە حیزب لە کوردستانی ئێران هەبووە ئەویش حیزبەکەی جەنابی پێشەوا قازی محەممەد بووە ئەسڵەن و کولەن پێتان دەڵم فڕی بەسەر پێشەوا قازی محەممەدەوە نەبەوە حیزبە ئەو حیزبە 7 ساڵ دوای لە سێردارەدانی قازی محەممەدی دووبارە بە هیممەتی 4-5 دانە ڕۆشنبیر و چالاکی سیاسی چالاک بۆتەوە و ئەو جارەکانە پەڕیوەی باشوور بوون و چوونە ژێر هەیمەنەی شۆڕشی ئەیلول دواتر و بەشێکیان بوون بە چۆماغی شۆڕشی ئەیلو و بۆتەوە شەڕ یەکتر کوشتن پەنجەکان یەکتری دەشکێنن بە قەولی کاگنوشیوە ئەمە ئەوە بۆوە بەشێکی هەرە زۆری کە وەکو ئینقلابکردن بەسەر هەموو حیزبەکەیدا ئەویش ئەوە بۆ ئەو تارە بووە ئەو باڵە بووە کە باڵی حیزبی توودەی ئێرانیان پێکتووە حیزبی توودەی ئێرانی ئیتر تازە کارنامەکەی هەموو کەس دەیزانێ حیزبێکی شوێنی بۆ بەڵام لەژێر عەبا و لەژێر سەقتی بە ناوی کۆمونیزم و سەر بە KGB کاک فواجان تێم کوتەگەدا خوددا زۆری لەسەر ڕۆیشتم تخوا ئەی باش کێشەیەکی دیکە کە وەکو خەت بۆم باسکردن ئێمە بەعام کورد لەگەڵ شۆڕشی مەزنی فەرەنسا حیزبایەتی فێر نەبووین ڕاستە لە سەردەمی فۆئۆدالیدا لە سەردەمی دەرەبەگایەتیدا لە ئەوروپا شەرعینی کێشە بوو بەڵام لە شۆڕشی مەزنی فەرەنسا چەمچێک بە نێوی لیبرالیزم هاتە ناو کۆمەلگاو و ئەو جار شتێک هات لە جیاتی فڵان لۆرد وڵات بەڕێوەبەرێ فڵان نازانم فۆئۆدال وڵات بەڕێوەبەرێ حیزب دروست بوو حیزبی سیاسی وەکو کەرەسەیەک بۆ بەڕێوەبردنی کۆمەلگا دروست بوو و لیبرالیزم لێوێدا هاتە کایەوە ئەو جارەکانە شتێک هات کە بابە ئێمە دەسەڵاتمان بۆ هاوسار ناکرێ لوئیمان ڕووخان پادشامان دەرکرد ناردمان بۆ نەمسا ژنەکەیمان ماری ئانتوانتمان لە گیوتیندا چمان کرد شۆڕژگێری ئەوڕۆ شۆڕژگێری دوێنەی کوشت شۆڕژگێری ئەوڕۆ شۆڕژگێری سپەینی هات کوشتی ئەو جارەکانە ناپلۆن زوری کرد چی دیسان بۆمان جێبەجێ نابێ چەمچێک هاتە گۆڕێ بە نێوی دموکراسی بە نێوی لیبرالیزم کە بابە دەسەڵات ئەگەر بیدەی بە حەزرەتی نوحیش شکاکاکە ئەگەر بیدەی بە چێ و بە چێش دوای ماوەیەک تاپۆی دەکا بەسەر خۆیدا ئەگەر بیدەی بە حەزرەتی لێنینیش دوای ماوەیەک دەیکا بە دیکتاتۆری کەوابێت چ بکەین بۆ ئەوە هاتن ئەو فۆرمۆلایاندانە کە
ئێمە دەبێ دەسەڵات هاوساری تێ بکەین. هاوسار دەزانن چیت. هاوسار ئەوەیە کە دەملی ئەسڵ و وڵاو شتیوای دەکەن و ئەگەر زۆر ویستی بڕە ڕای دەکێش. ئەمە هات بوو بە فۆرمۆلێک کە ئەمن ئەو ساڵ دەتکەمێ، ئەو ساڵ دەتکەم بە سەرۆکی خۆم، بەڵام 4 ساڵی دیکە لات دەبم. و ئەو جارەکانە بۆ ئەوەی کەرەسەی شێخ و مەلا و لۆرد و فۆدالیوانە نەما حیزبی سیاسی ئیلیت هات جێگای و ڕۆشنبیر دەورێکی سەرەکی گرت لە وڵاتانە هەمووی ئوروپای داگرت و دەوڵەتونەتەوەکان لەسەر دەستی ئەحزابی سیاسی دروست بوون. بەداخەوە حیزبی سیاسی هەر خودی مەقولە و چەمکی حیزبایەتی زۆر درەنگ هاتە ناو کۆمەڵگای کوردی. هەمووی مێژووی حیزبایەتی لە کووردا تۆدا لە ئیتحاد و تەرەقی و لە کۆمەڵی ژێکاف و لە کۆمەڵی هیوا گەڕێن کە ئەوانە نۆعێک بوو لە بینی ئەو دەورەی ئینتقالی بینی شێخ و مەلا و ئاغا بۆ مۆدێرنیتە. بەڵام بە دواییدا یەکەم حیزبی سیاسی کە پێی دەڵێ حیزب سەرکردایەتی کۆمگەرە مەکتەب سیاسی چی مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ 72 ساڵەوە پێش یەکەم حیزبی سیاسی کە دروست بوو لە کوردستان حیزبی دموکراتی کوردستان بوو. دواتر ئێرانێکشیان پێی ئیزافە کرد. هەر ئەو کات کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران دروست بوو، هەر ئەو کات جەنابی مەلا مستەفای حەمزە عەبدوڵڵا و جەماعەتێکی دیکەی لەو ئیلیتە ناردەوە، لەو ڕۆشنبیرانە ناردەوە لە مەهابادەوە بۆ باشوور و ئەوانیش پارتی دموکراتی کوردستانیان دروست کرد کە عینی ناوە عینیشتا حیزب یانی پارت یانی حیزب و هاتن حیزبیان دروست کرد. بەڵام حیزبێک لە ڕووکەشی دیوەخان، لە ڕووکەشی حتا تەنانەت مەجبور بوون کە دوو دانە سەرکردەی گەورەی فئۆدالی یا کەسایەتی بەرچاوی باشووری کوردستان بکەنە جێگری و مەلا مستەفا خۆی کرد بە سەرۆکی حیزبەکە و ئەو جارەکانە حەمزە عەبدوڵڵایان کرد بە سکرتێر. بەڵام دوو دانە جێگری سەرۆک کە یەکیان کاکە زیادی کۆیە بوو کە خزمی کاک شەپۆلیە، ئەوی دیکە شێخ لەتیف بوو، ئەوی شەر خزمتە، ئەو دوانە بوون بە جێگری. بۆیە حیزبایەتی زۆر درەنگ هاتە لای ئێمە، بەڵام بەچی بە تامی دیوەخان. ئەو ڕۆژی لەگەڵ بێت حیزبایەتی لە لای ما بە تامی دیوەخانە. زەمن و سێ دەقە زۆر ماوە تخوا بۆم پێمان نەبوو جان من زۆر بەستری ئەو لەو دەمپێشەکە حیزب کە هاتە گۆڕێ ئێمە حیزبایەتیش لە ئینگلیز فێر نەبووین. هیندیەکان هیندوستان لە چونکە ژێر مستەعمەرەی ئینگلیز بوو حیزبایەتی بە تامی ئینگلیز لێی فێر بوون. ئێمەی بەدبەخت و نەکبەتی بە تامی ستالین فێری بووین. ستالین یعنی نوچی تیژی هەرەمەکە. ئێمە ئاوا یعنی هەموو شتێک بۆ کۆمیتە مەرکەزی قاعدەی خوارێ خزمەت دەکا ئەوە دەکا بۆ کۆمیتە مەرکەزی بۆ مەکتەب سیاسیش بۆ یەک کەس کە جەنابی ئاغای ستالین بوو. ئێمە بیزەبێت ئەو کۆپیەی حیزبایەتێمان لە سۆڤێت هێنا ئەوەی پێبوون ئێستاشی لەگەڵ بێت سانترالیزمی دموکراتیک لە شێوە ئەحزابی کوردیدا قسەی ئەوەڵ و ئاخر دەکات. زۆریان حەولدا کە سیستمی ئاسۆیی بێ و سیستمی عمودی نەمێنێوانە، بەڵام بڕێی من نەیتوانیوە کار بکە لە پارچەکانی کوردستاندا. بڕێی من بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بگەینە گوتارێکی پتەوی نەتەوەی دەبێ پێش هەموو شتێک حیزبایەتی وەک کەرەستەی ڕزگاری بوون چاو لێ بکەین. یعنی من بۆ دەبێ ئەو حیزبەی کە تێیدا لە دایکم لە بابم لە نیشتمانم لە دایکی نیشتمانم لە خاکم لە وڵاتم خۆشتر بێت. ئێمە دەبێت دیالۆجە بکەین کاک فوادجان بۆ بەحسەکانی داهاتوش تاچی کورد گەنجی کورد بەرەو ئەوە بەرین کە کاکە حیزب کەرەستەیە
ئێستا بۆ من ئەوە ئامانج نییە ئەمن ئەوەی بەکاردێنم بۆی کە دەنگم بگاتە ئێوە تەنایەک شەقی دێردم با بڕات ئەوە بۆ من ئامانج نییە زۆر سەرکردەی ئێمە مایک بۆیان ئامانجەوە کە مایک دەبینن شێت دەبن کارم بۆی نییە بەڵام مایک ئامانج نییە مایک کەرەسەیە حیزبیش دەبێ بۆ ئێمە کەرەسە بێت کە بەکار نەهات ئەوەندەش تەعەسسوبم نییە دەماریشم لەسەری گرژ نابێ یەک شەقی تێڵ دەدەم با بڕوا ئەگە ئەو حیزبە خۆشم دروستم کرد بێت بۆیە ئێمە دەبێ ئەو قۆناغانە دەست پێ بکەین کە حیزبایەتی کە حیزب نەبێتە هەموو شتێکی ئێمە ئەوجا پێش هەموو شتێکی دیکە ئێمە دەبێ ئەو بەحسا لە میدیاکانیەوە بەرینە ناو کۆمەڵانی خەڵک ئەو ڕۆکانە بۆ ئێمە ئەولەویەت چیە بۆ ئەو ڕۆکانەی ئێمە لە کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان ئەولەویەت نا تەلاڕی سەیر و عەجایب کاکە ئەو سوڕەیانەی کە ئەمن لە ماڵە سەرکردەکانی باشوور دەیان بینم بەخوای لە ماڵی ئەو مەلیکە شتانەش نەمدیوە من نەچووم بەڵام لە تەلەڤیزیۆن و شتیوە ئەمن جارێکی هەیئەتێکی ئێرانی هاتبوو بۆ یەکەم جار ئەو هەیئەتە چی پێ دەڵێن سادقی لاریجانی و ئەوانە هاتبوون حتا پیاوکوژەکەی دکتۆر قاسملووشیان لەگەڵ بوو بۆ یەکەم جار ئەمن ماڵی سەرۆکی هەرێمم لە تەلەڤیزیۆن دیت یعنی بەڕاستی ئێمە حەق نەبوو جارێ لە خانۆ قوڕەکان دابین کاتێک هاوڵاتی مناڵی من جلی نییە لە بەریکە ئەژنۆی ڕووتە بەروسینجی ڕووتە مەکتەب نییە تێیدا بخێنێت ئەمە چ پێویستە ئەو ئیختلافە زۆرە یا مەسەلەن تۆ بێنی مەعاشی ئەو ڕۆکانەی خەڵکی کورد چاو لێ بکە معاشەکان ناتوانی ئەوەی بکەیت ئەوەندە جیاوازێکە زۆرە بۆیە بڕێی من ئەو ڕۆکانە ئێمە دەبێ قسە ئەوە بکەین تەبلیغی ئەوە بکەین دوژمنایەتی لەگەڵ کەس ناکەین ئەمن دەڵام ئەو ئەولەویەتی میلەتی کورد زۆر شتە چ لە ژێرخانی ئابووری چ لە دروستکردنی مەکتەب چ لە ڕێگای ئەتۆ هەر ئەوەندە لە باشوور سەیر بکەن بزانە ساڵێت چەند کەس لە جادەی کەلار دەربەندیخان کە لە پاچە دەبێت هەمومان دەزانی کە ئەوانە ئێستا لەو لەندەنەی دوو دەعم لە جادەیەک دەکرێت 10 بەجێ هەموو دێن ئیحزایە دەکەن سیمەکەی ڕادەکێشم زان چرا سووری دەوێت چرا سووری ناوێت ئەو جادەیە فکرێکی بۆ بکەنەوە ئێمە ئەمن لەوەتی لەوێم ئەوە حکوومەتی کوردی هەیە ئەوە 20 دانە ساڵە ئەمن لەوێ کاکە هەموو ساڵێ جادەی دوکان جادەی دەربەندیخان کە لە پاچەی خەڵک دەکا ئەوەندەی دەکوژە کەسی گوێی ناداتی یعنی ئیسپاتیان کردووە کە بێئەرزشترین شت لە لای ئەمڕۆی سەرکردەی کورد یا ئەحزابی کوردی گیانی هاوڵاتیە بۆیە ئێمە دەبێت کارێک بکەین کە بەو سیاسەتی ئەولەویەت ئەو ڕۆچێت ئەمە فێری سەرکردەی کورد بکەین کە بابە هاوڵاتی لە هەموو شتێک گرنگترە هاوڵاتی لە هەموو شتێک دەبێت پێشتر بێت پێش ئەوەی کە تۆ لە قەسر و قسوور دابی ئەوانە دەبێت دە فکری خۆشگوزەرانی هاوڵاتی دابی ئەو جارەکانە دەبێت دانیش ڕسێرچی بکەین بە قەولی کابرای ئینگلیسی دەڵێ لێکۆڵینەوەی لێ بکەین چ گوتارێک دروستکەین بیخوڵقێنی چ قەزیەیەک بتوانی بخوڵقێنی زۆر جار قەزیە نییە سەرکردەی عاقڵ قەزیە دروست دەکە قەزیەیەک دروستکەین کە بتوانێ هەمومان بە حەدی ئەقەلیش بێت لە دەوریە کۆکاتەوە ئەو کاتەیە کە دەتوانین بڵین دەتوانین گوتارێکی نەتەوەیی یا هەرچی کە پێی دەڵێن دروستکەین هەروەکو لە پێشی خاڵکەشم ئەو مۆڕم لێمەکە تاوی دەکەم دەبێ دڵمان ئاوەڵە بێت بڕوان پێ بکە ئێمە زۆر خراپ فێری دموکراسی بووین کوڕە جاری وایە دموکراسی سەرەتان ئەمن لە ڕوانگەی لە دیدی مارکسێکی ئۆرتۆدۆکسی دیژایەتی دموکراسی ناکەم نا بەعەکسەوە من دموکراسیم پێ لازمە بەڵام زۆر جار وەکو ئێستای قۆناغی کوردی ئەوەی کە ئەوڕۆ تێداین ئەو بەڕەڵایەتی کە ئێمە تووشی بووین بە دموکراسی جێبەجێ نابێت ماڵتان ناوە